不起，大学在哪儿？大学在 هەر لە منداڵیەوە خولیای ئەوە بووە فێری زمانی چینی ببێت. 小姐，请问 دوجار لە ڕێگەی تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئاشنایەتی لەگەڵ زمانی وڵاتی چینی یەکێک لە وڵاتانی زلهێزی جیهان پەیدا دەکات. ڕاستی ڕزگار دانیشتووی گەڕەکی شەهیدانی قەزای کەلارە و دوای تەواوکردنی قۆناغی ئامادەیی خوێندنی 2 ساڵ زمانی فەڕەنسی دەگات بە خەونەکەی و لە زانکۆی سەلاحەدین لە بەشی زمانی چینی وەردەگیرێت و قۆناغی یەکەم تەواو دەکات. هەر لە مناڵیەوە خولای فێربوونی زمانی چینیم هەیە. ئەوە شوای کرد کە هەتا لەگەڵ گەورەبوونە زۆر زیاتر سەیری فیلمی چینی و هونەرەکانی چین و کللتوری چین و سەیری هەواڵەکانی چینم ئەکرد بۆی ئەوانە زیاتر وای لێ کردم کە حەزم بۆ زمانەکە زیاد بێ و ئەو کاتیش کە زمانی چینی لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر کرایەوە هەلێکی باش بوو بۆ من کە بگەم بە خەون و ئاواتەکەی خۆم لە ڕێگەی خوێندن لەو بەشەیە. چەند ڕۆژی ڕابردوو ڕاستی دەچێتە پێشبڕکەی نێودەوڵەتی زمانی چینەوە بە ناوی پردی چین و لەسەر ئاستی عێراق پلەی یەکەم بەدەست دەهێنێت. پێشبڕکەی پردی زمانی چینی پێشبڕکێکی نێودەوڵەتیە لە هەموو وڵاتەکانی گیان ئەو وڵاتانەی کە بەشی زمانی چینی تا ئەخوێنرێ بەڕێوە ئەچێ و ئەم پێشبڕکەیە لە 3 بەش پێک هاتبوو. بەشێکیان تۆ پێویست بوو ینی تاڵنتی خۆت بەهرەی خۆت پێشکەش بکەی و بەشی دووەمیشیان ئەبووە وتارێک پێشکەش بکەی وتارێک بەچینی و بەشی سێمیشیان پرسیار بوو پرسیاری گشتی دەربارەی وڵاتی چین. باوکو و دایکی پشتیوانێکی بەهێزن بۆی و دەڵێن ئەوەی ڕاستی بێوێت بۆی جێبەجێ دەکەین. ئێمەش هەتا لە توانامانەبێ پشتگیریەکەین لە هەموو ڕوویەکەوە هەرچی ویستووە بۆیمان کردو داوای هەر شتێکی کردووە بێدڵیمان نەکردووە پاڵپشتینیش هەتا ئەو کاتێک کە ئارزوەکانی بەدیدیە ئینشاءڵڵا سەرکەوتیشە بێت هەر شتێکشی پێویست بێمە جێبەجێیەکەین بووی. لە هەرێمی کوردستان 33 خوێندکار لە زانکۆی سەلاحەدین لە بەشی زمانی چینی درێژە بە خوێندن دەدەن. لەسەر ڕاستپاردەی باڵۆسخانەی چینیش لە عێراق بڕیارە مانگی داهاتوو بۆ دەوڵەمەندکردنی خوێندنەکەیان بۆ ماوەیە گەشتێکی وڵاتی چینیان پێ بکرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.